قەیرانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە و هیچ ئاسۆیەکی ڕوون بەدی ناکرێت بۆ چارەسەربوونی بە شێوەیەکی بنەڕەتی و یەکجاری. ئامادەیمان دەربڕیوە هەرچی ئیلتیزاماتێک کە لە ناو یاسای بودجە هەیە سەرڕای لەگەڵ ئەوەی حکومەتی ماوە بەسەرچوو ماوەی چەند مانگێکە بانگەشەی گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا دەکات دوای ئەوەی بە بڕیاری دادگای پاریس هەناردی نەوتی هەرێم ڕاگیرا، بەڵام تا بێت کێشەی موچەی فەرمانبەران قوڵتر دەبێتەوە. فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوو موچەی مانگەکانی 7 و 8 ئەمساڵیان لای حکومەتی ماوە بەسەرچووە. لە بەرامبەردا حکومەت خۆی لە بەرپرسیارەتی دەزیێتەوە بەو پاساوەی حکومەتی عێراق ئامادەنی ڕێکەوتنی نێوانیان جێبەجێ بکات و داهات بنێرێت. التوقيع على مذكرة تفاهم بعنوان اتفاق مؤقت لاستئناف تصدير. بەپێی زانیاریەکان حکومەتی عێراق داوای جێبەجێکردنی تەواوی ڕێکەوتنەکە و جێبەجێکردنی یاسای بودجەی گشتی دەکات کە ئەنجومەنی نوێنەران پەسەندی کردووە تا بودجەی هەرێم بنێرێت، بە تایبەتی لە دۆسەی ڕادەستکردنی داهاتی نانەوتی، بەڵام هەولێر ئامادە نییە داهاتی نانەوتی ڕادەست بکات. طبعا نە بەقسەی سەرۆکی حکوومەت نە بەقسەی سەرۆکی یەکێتی بەقسەی هیچ کەسێک عێراق نەبڕێ پارە کەمترێنێت نەبڕێ پارە زیاترێنێ. سەبارەت بە کێشەکانی نێوان بەغدا و هەرێم عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری پێش و ڕایگەیاند عێراق دەیەوێت پشکی هەرێم لە بودجە دیاری بکات پاش بڕینی 308 ملیار دیناری داهاتی نانەوتی هەرێم کە گومرگ و باش دەگرێتەوە. هەروەها حساب بۆ ئەو 95,000 بەرمیلە دەکرێت کە ڕۆژانە هەرێم دەیداتە بەغدا و حساب بۆ ئەو 305,000 بەرمیلەش دەکرێت کە دەبوو ڕۆژانە بیدات بە بەغدا و هێشتانەی نردووە. هەروەها پاش بڕینی 47 ملیار دینار بۆ ئەو قەرزانی کە پێشتر لە بانکی TBI کراوە. زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن لەسەر بنەمای راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق پشکی هەرێم ڕەوانە دەکرێت. دیوانی چاودێری عێراق سەردانی هەرێمی کرد و لە نزیکەوە بە دوواداچوونی بۆ داهاتی نانەوتی هەرێم کردووە. بۆیە لەسەر بنەمای زانیاریەکانی چاودێری دارایی و لێدەرکردنی حساباتی نەوت و داهاتی نانەوتی لە کۆتاییدا وەزارەتی دارایی عێراق بڕیار لەسەر ئەو بڕەپارەیە دەدات کە بۆ هەرێمی کوردستان دەمێنێتەوە کە مانگانە بە نزیکەی 500 ملیار دینار دەخەمڵێنرێت. بەو پێیە لەسەر هەرێم پێویستە ئەو پارەی لەگەڵ داهاتی ناوخۆ کە 305 ملیار دینارە بە پێی حساباتی دیوانی چاودێری عێراق موچەی فەرمانبەرانی بدات. لە دوای ئەم هەنگاوی بەغدا ڕوون نییە دەسەڵاتدارانی هەرێم چی هەڵوێستەیەکیان بۆ دابینکردنی موچە دەبێت کە بە وتەی خۆیان ئەستەمە بتوانن بۆ پڕەپارەیە موچە دابین بکەن، چونکە پێشتر لەگەڵ فرۆشتنی نەوت و داهاتی ناوخۆ وەرگرتنی 200 ملیاری مانگانە اینجا موچەیان بۆ دابەش دەکرا، ئەوەش بەهۆی زۆری ژماری بندیوار و هەندێک گەندەڵی دیکە کە لە موچەدا دەکرێت.